یەکێک لەو دیدارە هەرە تایبەتانەی کە تایبەتە بەناوی یەکێک لە شاعرە مەزن و دیارەکانی نێو دنیای ئەدەبیاتی کوردی ئەویش شاعر حەسیب قەرەداخیە. دیارە بێگومانێکێکە لە قەڵەمە هەرە جوان و دیارەکانی نێو دنیای ئەدەبیاتی کوردی و خاوەنی چەندین شاعری بەپێزە و خاوەنی دیوانێک و یەکێکە لە شاعرە هەرە دیارەکان و خاوەنی خامەیەک و خاوەنی قەڵەمێکی زۆر تایبەت و دیار بووە. ئەم دیدارە ساڵانە بەڕێواچێت و چەندین مەراسیمی جیاوازیش تایە بە ئەنجام بگەێنرێت. ئەمڕۆ لە هۆڵی سینەما سالم لە شاری سلێمانی لە ساڵیادی کۆچی دوایی شێخی شاعران حەسیب قەرەداخیدا دووەمین دیداری شاعر حەسیب قەرەداخی بەڕێوەچوو کە تێدا جگەل لە سناساندن و پێشکەشکردنی دیوانی فەرهەنگی خەمیناخ بە 3 توێژینەوەی ئەدەبیەوە ڕێوڕسمێکی ڕێزێنان لە یادی ژمارەیەک لە ئەدیب و هونەرمەند و کەسایەتی دیاری کوردستان بە هەمانگی موزیک و شعر ڕێکخرا. دووهەمین دیداری شێخ شاعرانە کە بە هاوکاری و سپۆنسەری ڕێکخراوی کوردستان دایلۆگ دەکرێت. ئەم جارە وا ڕێکەوت کە لە ڕۆژی یادی کۆچی دوایەکەی حەسیب قەرەداخی بە 26 ساڵەمە بەر حەسیب قەرەداخی لەم شارە دڵی لێدان کەوت و ئەمڕۆ هەم یادی ئەو کۆچی دوایی دەکەینەوە، ئەم دیداری دووەمیش دەکەین کە گوڵبژێرێک لە فەرهەنگی خەم کە دیوانە بنەڕەتیەکەیەتی گوڵبژێرێکمان لێ وەرگرتووە بە ناوی فەرهەنگی خەمی ناخ. ئەو قەسیدە و چامانن کە دەربڕینە لە خەمی ناخی شاعیرەکە خۆی بە هاوکاری برادرانی مۆسیقا و هونەرمەند برهان محەممەد و دیاری قەرەداخی ئێوارێکی خۆشە بینە سەر و دیوانەکەش ئەبەخشینەوە و ئەکەنە دیاری بۆ میوانەکانمان. میوانێکی زۆر چاوەڕێ دەکەن بێن، هیوادارین سەرکەوتوو بینتایە.